تونتربوونەوەی جینۆسایدی ئیسرائیل لە غەزە. ڕۆژی 18 ئاوریلی 2025 بەرامبەر بە 29 خاکەلێوە ڕێگمانگێک بەسەر هێرشی سەر لە نوێ ئیسرائیل بۆ سەر غەزەدا تێپەڕی. لە ماوەی 30 ڕۆژی ڕابردوودا چڕی هێرشەکانی ئیسرائیل گەیشتووەتە ئاستێک کە تەنها لەگەڵ هەفتەکانی سەرەتای ئۆکتۆبری 2023 بەراوردەکرێت. بەوتەی بەڕێوەبەری گروپی چاودێری شەڕی ئاسمانی ئێرۆرس تەنها لەم ماوەیەدا زیاتر لە 1600 کەس کوژراون و 4300 کەسیش بریندار بوون کە خوێناویترین ڕۆژەکانی 2023 لەخۆ دەگرێت. لە هەمان کاتدا دەوڵەتەکان و سیاسەتمەدارانی ڕۆژاوە و پشگیریەکانی خۆیان بە بێدەنگی واتادار شاردووەتەوە. ئەرتەشی ئیسرائیل و خودی نەتانیاهۆ بە کەڵک وەرگرتن لە ئاژاوەی مانگی سێهەمی سەرۆک کۆماری ترامپ نەک هەر بردومانەکانی ئیسرائیلیان دەست پێکردوەتەوە، بەڵکو هێرشی نوێی زەمینیان بە تایبەت لە باشووری غەزە دەست پێکردووە. ناوبراو بە دەرکردنی فەرمانی دروستکردنی ڕێڕەوی مۆراگ شاری ڕەفەحی لە خان یونس جا کردوەتەوە و هەزاران فەلەستینی سەر لە نوێ ئاوارە و دەربەدەر کردووە. ئەم ناوچە 12 کیلۆمەتریە کە ڕۆژهەڵاتی غەزە لە ڕۆژهاوادا دەبڕێت پانتایەکی زۆر زەوی کشت و کاڵی و ئەو ناوچانە لە خۆ دەگرێت کە پێشتر وەک ناوچەی مرۆڤ دۆستانە ڕاگەیەندرابوون. ئیسرائیل کاتس وەزیری جەنگی ئیسرائیل هۆشداری داوەکە هێرشی هێزە بەرگریەکانی ئیسرائیل بە زووی ناوچەیەکی بربڵاوتر لە سەرتاسەری غەزە دەگرێتەوە. بە سەربازەکانیان وتووە کە هەموو دانیشتوانی غەزە دوژمنن. لەو کاتەوە کە ئەرتەشی ئیسرائیل بە فەرمانی نەتانیاهۆ ئاگربەستی شکاند، ژیان لە غەزە بە تایبەت بۆ هێزەکانی فریاکەوتن و ستافی پزیشکی هەرچی زیاتر لەگەڵ مەترسی مەرگ بەرەو ڕووبۆتەوە. ڕۆژی 24 مارس هێزە بەرگریەکانی ئیسرائیل یەکێک لە بێبەزەیترین هێرشەکانی خۆیان ئەنجامدا و کۆمەڵێک لە هێزەکانی فریاکەوتنی مانگی سوور وانەتەوە یەکگرتوەکانیان کردە ئامانج کە بە ئامبولانس دەچوون بۆ هێنانەوەی تەرمی دوو پزیشکی تری ئەو ڕێکخراوەیە کە لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە کوژرا بوون. لە ماوەیەکی کووردا 15 پزیشک و هێزی فریاکەوتن کوژران و لەگەڵ ئۆتۆمبیلەکانیان لە گۆڕێکی بە کۆمەڵدا شاردرانەوە. زۆربەی تەرمەکان یەک هەفتە دواتر و کاتێک دۆزرانەوە کە گروپێکی دیکەی فریاکەوتن سەرنجام توانیان بگەنە شوێنی ڕووداوەکە، شوێنێک کە پێشتر لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە داخرا بوو. ئەگەرچی کوژرانی ستافی پزیشکی لەلایەن ئیسرائیلەوە شتێکی نوێ نیە، بەڵام ئەم هێرشە شێوازی کاری هێزەکانی ئیسرائیلی ئاشکرا کرد. هەر لەو ماوەیەدا یەکێتیە کرێکاریەکانی فەلەستینی لە غەزە بانگەوازێکیان بۆ یەکێتیە کرێکاریە ئازادەکانی ئەمریکا نەر کە لە بانگەوازەکەدا هاتووە لە سەروبەندی ڕۆژی جیهانی کرێکاردا کە هێمە یەکگرتووی و هاوپشتی کرێکارانە لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ستەم و چەوسانەوە دەنگی کرێکارانی غەزەتان پێدەگەێنین. کرێکارانێک کە ئەمڕۆ لە بەرەی شەڕی بەرەنگاربوونەوە لەگەڵ دڕندانەترین شێوەکانی جینۆساید گەمارە و برسیکردنی پلان بۆ داڕێژراودان. ئەم جینایەتە دەیان ساڵە بەسەر جەماوەری ئێمەدا سەپێنراوە و بە پشگیری ڕاستەوخۆی دەوڵەتی ئەمریکا بەڕێبەرایەتی دۆناڵد ترامپ و دەوڵەتەکانی پێشووتر بەردەوام بووە. لە بەشێکی تری بانگەوازەکەدا هاتووە جینۆساید بە تەواوی تونتر بۆتەوە. ڕژیمی داگیرکەر بە داخستنی دەواازەکان و ڕێگرتن لە هاتنی یارمەتیە مرۆییەکان سیاسەتی برسیکردنی بە کۆمەڵ پەیڕەوە کات و گەلی ئێمەی لەگەڵ مەترسی قات و قڕەیەکی بەربڵاو بەرەوڕوو کردوێتەوە. ئەو دەوڵەتانی کە بێدەنگیان هەڵبژاردووە هاوبەشی ئەم تاوانە دژە مرۆییەن. ئەم سیاسەتانە بەشێکن لە پرۆژەی ڕژیمێکی داگیرکەر کە ئامانجی کۆتایی بریتیە لە سڕینەوەی بە تەواوەتی بوونی فەلەستینیەکان. لە درێژەی بانگەوازەکەدا هاتووە هاوڕێیانی ئازیز، کرێکاران لە غەزە لە زۆمرەی ئەو کەسانن کە زۆرترین زیانیان لەم کارەساتە بەرکەوتووە. ژیانی ئابووری بە تەواوەتی وەستاوە، ناوەندەکانی کاروێران بوون و دەیان هەزار کەس بە زۆر بێکار کراون بەبێ بەهرەمەندبوون لە هیچ پاڵپشتێکی کۆمەڵایەتی. ئەمڕۆ کرێکاران و بنەماڵەکانیان لە بارودۆخێکی نامرۆڤانەدا ژیان بەسەرەبن. لە سەرەتاییترین مافەکانیان بێبەش کراون و لە پێناو مانەوەیاندا شەڕ دەکەن، چ لە برسان و چ لە ژێر بردوماندا. ئەم شەڕ و داگیرکاریە بەبێ پشگیری بێ ئەملاو ئەولای ویلایەتە یەکگرتوەکان ممکن نەبووە و نابێت. بانگەوازەکە داوا لە ناوەندە سربەخۆیەکێتیەکان دەکات کە هاوپشتی خۆیان بکەن بە هەنگاوێکی کردداری کاریگەر واوەتر لە وتار و بەیاننامە و گوشارێکی ڕاستەقینە بۆ وەستاندنی ئەم شەڕە دژە مرۆییە دروست بکەن. داواکاریە بە پەلەو هەنووکەیەکانی کرێکارانی غەزە بریتین لە: یەکەم، زیادکردنی گوشار لە ناوەندەکانی کار و دامەزراوە بڕیاردەرەکانی ئەمریکا بە مەبەستی کۆتایی هێنان بە پشگیری سەربازی
دارایی و دیپلۆماسی دەوڵەتی ئەمریکا لە داگیرکاری و هەروەها هەوڵدان بۆ دادگاییکردنی ئەو کۆمپانیا و دامەزراوانەی کە ڕۆڵیان هەیە لە دابینکردنی دارایی و پشتگیری لە هێرشەکانی ئیسرائیل و بەڕێوەبردنی جینۆساید. دووهەم، پەیوەستبوون و پەرەپێدانی کەمپینەکانی بایکۆت لە دژی کۆمپانیا ئیسرائیلیەکان و لایەنگرەکانیان بە تایبەت لە بەشەکانی گواستنەوەدا. سێهەم، بەڕێوەبردنی بایکۆتی کرێکاران لە بەندەر و فڕۆکەخانەکانی ئەمریکا بە مەبەستی ڕێزگرتن لە گواستنەوەی چەکوچۆڵ بۆ ئیسرائیل هاوشێوەی بزوتنەوە کرێکاریەکانی پێشوو کە باشووری ئافریقای سەردەمی ئاپارتایدیان بایکۆت کرد و کرێکارانی شوێنەکانی تر لە جیهان. چوارەم، پشتگیری و هەماهەنگی لەگەڵ بزوتنەوەی خوێندکاری لە ئەمریکا کە بەهۆی هەڵوێستی دروست و ڕاشکاوانەیان بۆ پشتگیری لە ئارمانی فەلەستین لەگەڵ سەرکوت و توندوتیژی ڕوبەڕوو بوونەتەوە. هاوپشتی نێوان بزوتنەوەی کرێکاری و خوێندکاری دەتوانێت گوشارێکی گەورە دژ بە سیاسەتی نادادپەروەرانەی دەوڵەتی ئەمریکا دروست بکات و بە شێوەیەکی کاریگەر وەڵامی هێرشی بەربڵاوی دەوڵەتی ترامپ بۆ سەر ئازادیە مەدەنیەکان و ئازادی ڕادەربڕین بداتەوە. پێنجەم، بانگەواز بۆ مانگرتنی گشتی و نافەرمانی مەدەنی بەربڵاو بە مەبەستی ئاشکراکردن و لە قاودانی هاوبەشبوونی دەوڵەتی ئەمریکا لەو تاوان و داگیرکاریەدا، هاوشێوەی ئەوەی کە بزوتنەوە کرێکاریەکان لە خەبات و ناڕەزایەتیەکانی پێشوودا لە دژی شەڕی ئیمپەریالیستەکان ئەنجامیاندا. شەشەم وە کۆتایی، گوشارخستنە سەر کۆنگرە و دەوڵەتی ئەمریکا بە مەبەستی ڕاگررتنی ناردنی چەک و یارمەتی سەرباسی بۆ ئیسرائیل و هەڵوەشانەوەی هەر ڕێکەوتنێک کەستەم و داگیرکاری بە بەهای جەماوەری ستەمدیت و بەهێز دەکات.